سڵاو کاتان باش من ئارەش ساڵح لە واشنتنەوە لە دەنگی ئەمریکا لەگەڵتانم بەخێر بێن بۆ ئەم چاوپێکەوتنە لەم ماوەی دوایەدا یادداشتنامەی لێک تێگەیشتن بە گشتی و گفتوگۆکانی وان ئەمریکا و کۆماری ئیسلامی ایران بە تایبەتی سەرنجڕاکێشترین بابەتی سیاسی لە ئاستی ناوچەی و نێودەوڵەتی بوون. ئایا خاڵەکانی ئەم ڕێکەوتنە بەڕاستی هەڵگەری چین و چۆن دەتوانن کاریگەریان هەبێت لەسەر چارەسەری گرژیەکان؟ چۆن ئەم ڕێکەوتنە دەتوانێت کێشەی کورد لە ناوچەکە بەگشتی و لە ئێران بە تایبەتی بخاتە ژێر کاریگەریەوە؟ بۆ لێکدانەوەی زیاتر و باسکردنی ڕەهەندە جیاوازەکانی ئەم بابەتە ئێستا میوانداری لەیلا مرۆەتی شیکەرەوەی سیاسی و پسپۆری کاروباری ڕۆژهەڵاتی ناوڕاست لە هێلسینکی دەکەین. لێلا خان زۆر بەخێر بێن. لێلا بە باوەڕی تۆ ئەم بابەتە گرنگانەی کە لەم ڕێکەوتنەدا ڕەنگیان داوەتەوە و هەن کامانن؟ سلااو لە ئێوە لە بینەرالی بەڕێستان بە سپاس بۆ بانگشتی من لە ئەسڵا ئەم ڕێکەوتنەی کە لە نێوان ئێران و ئەمریکا واژۆکرا ئیمزاکرا لە چەند بابەت و گرنگە. ئەوڵم دوای چەندین ساڵ دوای قەراردادی 1970 ئەلجەزایر بەیانیەکانی ئەلجەزایر نە 1975 ئێمە چون دوودانە قەراردادمان بۆ ناوە هەیە دانێکیان 1975 بوو لە نێوان ئێران و عێراق کە مەبەستی من ئەوە نییە بەڵام لە 1981 گرێبەستێک لە نێوان ئێران و ئەمریکا بەسرا کە دەوڵەتی ئەلجەزایر لە نێوێندگیری کردوە لەناو ئەوە ئێمە بینیمان کە هەردوو وڵاتەکە ئاماژەیان بەوە کرد هەم ئێران و هەم ئەمریکا کە لە کاری یەکترین دەخاڵت نەکەن بە بەقەولی معروف تەواویەتی ئەرزی یەکترین خاکی حاکمیەتی ئەرزی یەکترین بە تایبەت ئەمریکای ئێران بناسیەوە. ئێمە دووبارە دوای چەند ساڵ هەرم شتە لەم ڕێکەوتنامە ئەبینین لەم تەفاهمنامە ئەبینین. ئەمە خەڵێکی شاید بڵێم زۆر گرینگە کە دەوڵەتی ئەمریکا ئاماژەی پێکردووە دیارە هەردوو لایەنەکە گەرەکیانە ئەم شەڕە کۆتایی پێبێت و هەر چەند ئەو خاڵانەی کە بوون بە هۆی شەڕەکەەوە گرفتەکەیان زۆرتر و زۆرتر کرد لە ئەسڵا هەل نەکران، ینی گرفتەکە و کێشەکە لەسەر جێگای خۆیەتی، بەڵام ئیرادی هەردوو تەرەفەکە بۆ ئەوەی کە ئالم کات و ساتە ڕێکەوتنیان بێت بە شەڕەکە متەوەقف کرێت بە شەڕەکە زۆرتر نەبێت و پەرەی پێ نەدرێ، چون ئەگەری ئەوەی بوو کە شەڕەکەیتر لە دەستی هەم ئێران هەم ئەمریکا خارج بێ، ئەوە بوو بەهۆی ئەوە کە ئەم دوو تەرەفە ئێران و ئەمریکا لەگەڵ یەکە ئەو ڕێکەوتنامەیان بێت و ئەم ڕێکەوتنامە دیارە هەم موافقی هەیە هەم مخالفی هەیە بە چەند شاید بڵێم شتی زۆر گرنگیش کە لە ناخودی ڕێکەوتنامەکە هەیە ئەوەیە کە دەوڵەتی ئێران و ئەمریکا حداقل بە زاهریش بووە ڕێگا هەلێکیان بۆ گەڕووی هۆرمۆز باس مشخص کردووە کە کێشەکەی چۆن هەلکرێ، ئەوەی کە هەم ئەمریکا ئەو گەمار و ئەو بێستڵاح محاسرە تەواوە کات بە هەم دەوڵەتی ئێرانیش ئەو بەستنی گەڕووی هۆرمۆز تەواوە کات بە ئیجازە ئەن بە کەشتیەکان کە لەو مەسیرە بێن و بڕۆن بە تایبەتەوە کەشتیانەی کە کەشتی های تجاری و کەشتی های اقتصادین و لەباری هزر و ئێنێرژی و زۆر زۆر بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئەهەمیەتیان هەیە. بەڵام لەگەڵ ئەوە ئێمە چەند خاڵی دیکەش ئەبینین. بۆ نمونە ئەرسانەکە مەسەن لە خودی ئەم قەراردادا باس لەوە کرات کە کۆمەکایەک بە کۆماری ئیسلامیە کرێ، بەڵام ئەم کۆمەکانە دەوڵەتی ئەمریکا ئەڵێ ئێمە نایکەین ئەم کۆمەکانە لە تەریقی سندوقێکە کە پیشنەهاد کراوە قسە لە 300 میلیارد دلارە کرێت کە دەڵێن کۆمەک بە کۆماری ئیسلامیە کرێت بۆ ئەوەی کە باسازی کرێتەوە لەوە کاتێک کە شەڕ لە ئێران بووە، یا باس لەسەرەوە کرێت کە ئەمانە دەبێت دانیشن بە لە توولی 60 ڕۆژە ئەمانە ڕێککەوتنامە ئەسڵیەکە بنووسن. خاڵی گرنگی ئەم ڕێککەوتنامە ئەمەیە کە خودی ئەم ڕێککەوتنامە کاتیە من زۆرتر بە ڕێککەوتنامێکی کاتی ئەیناسم بۆ ئەوەیە کە بێن کێشە ئەسڵیەکانیان لە داهاتوویەکی نزیک، ینی لە توولی 60 ڕۆژە هەلو فەسڵی کەنجا ئایا ئەو 60 ڕۆژە ئەو فرسەتە ئەو دەرفەتە ئەدات بەو دوولایەنە بە پێی ئەو گشتە اختلاف و کێشە کە چەندین ساڵە کۆ بووەوە، ئایا ئەو فرسەتیانە بێت کە لەو 60 ڕۆژە ئەو کێشە هەلو فەسڵ کەنمە هەردووکیان پیان وابێ کە لەم ڕێککەوتنامە بەشێک لە شتەکە هاتووەتە دەستیان، ینی 50-50 یەکێکیان نەڵێ من بەرەندەم ئەوەی دیکیان بڵێ من بەرەندەم بە هیچ کامێکیشیان
لەلایەن وابێکە بازەندەنین بۆ ئەوەی کە ئەم کێشە حەلکرێت ئەمان هاتن ئەم ڕێککەوتنامە کاتیان دروست کردووە کە ئەتوانێت مقدمەیەک بێ بۆ ڕێککەوتنامە ئەسڵیەکە بۆ خۆ دیارە باسیش لەسەرەوە کرا کە کۆمەلگای نێودەوڵەتی شۆرای ئەمنیەت دەبێ ئەمە قبول ینی وەکو بەشێک لە مەسئلەکە شۆرای ئەمنیەت قبولی کایا باس لەسەر ئەوە بکرێت کە حتا تحریمەکان کە دژ بە ئێران بۆ تەواو بێت کە ئەمانم باس قسەم هەیە لەسەر بەخشێک لەم شتانێکە ئەرسانەکەمانم ئەمانە خەڵی گرنگی ئەم ڕێککەوتنامن بەڵام لەگەڵ ئەوە یەک مەسئلەی شەیە خودی خامنەی مشتەبا خامنەی ئاماژەی بەوە کردە لەو قسانەی کە مەترحی کردووە ئاماژەی بەوە کردە کە بە نسبەتی ئەو تاهودایی کە پزیشکیان سەر و کۆماری ئێران هەیەی وەدایەتی ئەم بە شێوەیەک ناڕاستوخۆ ئاماژەی بەوە کردە کە بتووێژەکان نەتوانن ڕاستوخۆ بن و دیارە ئەمەش هەر لەگەڵ خودی ڕێککەوتنامەکە پەیوەندی هەیە بۆ ئەوەڵین بارە کۆماری ئیسلامی بە سوورەتی فەرمی بە سوورەتی ڕسمی بەتایبەت لەلایەنی ڕەهبەری باڵایۆ ئاماژە بەوا کات کە ئەگەری ئەوە هەیە کە بتووێژی ڕاستوخۆی لەگەڵ دەوڵەتی ئامریکا بێت دەوڵەتی ئامریکایە کە تا بە ئیمڕۆ کۆماری ئیسلامی باسی لەوە کردە کە دەبێت ئامریکا لە بێنچەیە قدرەتی لە ناوچەکە کەمتر بێتوە ئامریکای وەکو دژی خۆی ناسیوە دیارە ئەمە بەشێک لەو ئاڵوگۆڕ و تەغیرەیە کە ئەتوانین بیبینین لەم ڕێککەوتنامە بەڵام خۆ خاڵی زۆر لاوازیشی هەیە کە ئەتوانین ئاماژەی باشت لەیلا خان بەباڕی جەنابەتەوە باسانی کە جێی بەتاڵیان دیارە کامانن لەم ڕێککەوتنامەیەدا ئەوانی کە زۆر لاوازن یا جێگای خاڵیان هەیە زۆرن بەڕاستی بە نەزەری من یعنی کێشەی ئەسڵیەکە گەڕێتو بۆ ئەوانە بۆ نمونە وەختێکە چون مەسەڵەن لە خودی ڕێککەوتنامەکە باسییان لەسەرەوە کردە کە دەبێ هەموو شەڕەکە تەواو بکەن شەڕەکە لە هەموو مەیدانەکان و لە هەموو جبهەکان تەواو بکەن لە حاڵێکە دوو بەش لە شەڕەکە بەشێکیان ئیسرائیلە بەشێکیان حیزبوڵای لوبنان ئێستا دەوڵەتی لوبنان بە فۆرمینا بەڵام حیزبوڵای لوبنانە دی خۆ لێرە ئێمە ناوێک لە لوبنان و لە ئیسرائیل لە خودی ڕێککەوتنامەکە نابینین ئەمانە بەشێک لە ڕێککەوتنامەکە ئەبن بێ ئەوەی کە ناویان ببێت بە تایبەت دەوڵەتی ئیسرائیل ئەمە شاید بڵێم وەکو نەقدێکی زۆر گەورە لە خودی ڕێککەوتنامەکە دیارە بۆ ئەوەی کە هەر ئیسەکە من لەگەڵ ئێوە قساکەم باس لەسەرەوە کرێکە لە نێوان ئیسرائیل و حیزبوڵای لوبنانە تونند و تێژی و شەڕ و نەقزی ئاتەش بەس پێشاتوە کەوە توانێت خودی ئەو ڕێککەوتنامە دووچاری کێشەکە یەکێک لە کێشەکانی دیکەی ئەم ڕێککەوتنامە ئەوەیە خۆ دەوڵەتی ئەمریکا کتوویەتی کە ئێمە دین تەحریمەکان و گەمارۆکان تەواو ئەدەین ئەگەر کۆماری ئیسلامی بەپێی ئەو ڕێککەوتنامە هەڵس و کەوت کات بەڵام کێشە ئەوەیە خۆ بەشێکی زۆر لەو تەحریم و گەماروانە گەمارۆیەکە تەحریمێکە کە کۆمەلگای نێودەوڵەتی سازمانی ملل بە بەتایبەت شۆرای ئەمنیەت تەسویبی کردە لەژێر قەتنامەهەیە کە زۆر گرنگن بە ئەم خودی ئەم قەتنامانە بە هەرحاڵ فقط دەوڵەتی ئەمریکا باژۆی نەکردووە یا مەسەلەن فقط یەکی دوو دەوڵەتی ئوروپایی باژۆیان نەکردووە زۆربەی ئەم قەتنامانی کە سادر بووە دژ بە کۆماری ئیسلامی وە بە شێوەیەک ئێمە تحریمەکان بەپێی ئەم قەتنامانە ئەبینین ئەم قەتنامانە بەڕاحەتی بەقەولی معروف بێ ئەسەر نابن بەڕاحەتی لەبین ناچن حتا ئەگەر دەوڵەتی ئەمریکا بێت ئەم قەتنامانە یا باشترە بڵێن خودی ئەم تەحریمانە ئەم گەمارانە بێ ئەسەر کات و بڵێ تەواو بووە ئەی ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەر شۆرای ئەمنیەت موافقەت نەکات چی ئەبێت وایە بعد ئەگەر بمانەوێ لەیلا خان بچینە ناو باسی کاروباری ناوخۆیی ئێران و ئەمە چۆن کاریگەریە بێت بە سەردۆخی ناوخۆی ئێراندا پێت وایە کە ئەمە توانێت هێزێک ساز بکات هێزێکی دووبارە بداتەوە بە کۆماری ئیسلامی بۆ سەرکۆت پێت وایە ئەمە دەتوانێت ببێتەوەی کە لێن لە ناوخۆی ڕژێمدا یان ئەوەی کە خەڵک بتوانن مەجالێکیان بەدەستەوە بێت کە کاری بکەن لەو پەیوەندیایە پێت وایە چ کاریگەریەکی لەسەر بارودۆخی ناوخۆ دەبێت ئەم لێک تێگەیشتنە دیارە ئەم ڕێککەوتنامە لە ناوخۆ هەم بۆ خەڵک هەتوانێت کاریگەری بێ هەم بەش بۆ بەشێک لە تەرەفدارانی ڕژیم کە بۆ خۆیان موافقی ئەم ڕێککەوتنامە نەبوون ئەوانی کە موافقی ڕێککەوتنامەکە نەبوون لە ناو ڕژیمە دیارە کۆماری ئیسلامی دەبێت لەگەڵیان بە شێوەیەک هەڵس و کەوت کات کە یا ڕزایەتیان بەیان نەتوانن ئەمەڵەن تەسیرێکی وایان بێ تەسیرێکی کاریگەریەکی وایان بێ کە ڕێککەوتنامەکە بەرەو لاوازی بڕواتەوە کارێکە کە کۆماری ئیسلامی دەبێت ئەنجامی با بەڵام لە ناو خەڵکە ئینتزار وا دەبێت کە
کە حداقل لە بارودۆخی ئابووری و شرایط بە بارودۆخی ئابووری خەڵک باشتر و باشتر بێت بەڵام ئەمە لە شرایطێکایە کە ئەو فسادی سیستماتیکە ئەو گەندەڵی سیستماتیکە کە لەناو کۆماری ئیسلامیە هەیە ئەوە لە بین چێت و بە قەولی معروف ئیدی شتێک بە ناوی گەندەڵی اقتصادیە ئابووری نەمێنێت چون بەڵێ ئەوە کێشەیەکی گەورەی بۆ کۆماری ئیسلامی لە تەرەفێک و بە خەڵکەڵێ کە ئێمە بە واژۆکردنی ئەم ڕێککەوتنامە دەرگای ئابووری بۆ کۆمەلگای نێودەوڵەتی باز دەکەیمە لەباری ئابووری و خەڵک ژیانیان باشتر و باشترە بێت بەڵام خۆ دیارە لەباری ئەو بەزگێتە گەندەڵیە شاید ئەو شتە بەجێنەیە بە ئەوەش بە ئەسپێت کە خەڵک ناڕەزایەتێکی زۆرتریان بیانی خەڵک ئیمکانی هەیە لە چەند مانگی داهاتوو ئەگەر شتە بەو شێوەیە کە ئەرزانم کرد پێشنەڕوا خەڵک بڵێن دێخۆ باشە ڕێککەوتنامەش واژۆ کرا لە نێوان ئێران و ئامریکایشە سڵحێکیش دروست بوو تەحریمەکانیش لە بین چوون هەموو ئەو کێشانە لە بین چوو ئەی بۆچی کێشە ئەی بۆچی ڕاست وایە لەیلا خان زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکە